دووبارە سەڵاف تەماشەبەندنیجا ئێمە لە ڕۆماڵی ئەم ساعتەشمان بێگومان تەرکیز لەسەر پرسێکی گەرمی ڕۆژەڤەکەین ئەویش مەسەلەی کوبانەیە. کوبانێ لە ئێستادا نەک تەنها لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی جیهانیش بۆتە یەکێکی لە پرسە هەرە گەرمەکان. حتا لە ڕۆژەوی کنگرە ڕۆژەمە نووسەکانی سەرروکی وڵاتان وەزیرەکان کاربدەستانی وڵاتان حتا سەردەری هەواڵەکانی زۆربەی میدیاکانی جیهان لە بینرا و بیسرا و لە خوێنراوەیە. کوبانێ لە ئێستادا کە بێگومان دوێنێش لە هەولێر چەند ئەحزابی بەدەیان ئەحزابی کوردستانی کۆبوونەتەوە لەسەر ڕەوشی کوبانێ. کوبانش لە ئێستا لە دوورپێچێکی توندایە. دوێنێش ئەو گەورەترین هێرشی یەکلای کەرەوەی داعش بەسەر کوبانێ ئەنجام دراوە. کوبانێ تەنها دەواازەکە بتوانێت لەوێ یارمەتی مرۆڤی بگەێنرە حتا سەربازیش دەواازەی تورکیا. تا ئێستاش تورکیا بە هیچ شێوەیەک ئەوە قبول نییە. حتا غەریب حسو نوێنەری پەیە لە هەرێمی کوردستان ئاڵێ لە کوبوونەوەی ئێمە لەگەڵ ئەمریکا بەوە ڕازی بووە کە چەک بنێرێ بۆ کوبانێ بۆ شەڕوانەکان. بەڵام تورکیا ئەوەی قبول نەکردووە کە لەو دەواازەیە بڕوە. ئەو دوورپێچەی لەسەر کوبانێ تاکەی هەڵویست و بەرپرسەرەتی لایەنە سیاسەکان لەسەر ئاسیا چوار پارچەی کوردستان لەسەر پرسەندەتەوەیەکان بە تایبەتی و ڕەوشەی کوبانێ هاتووتە پێشەوە. بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەمە ئێستا حەسەن شەمسی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لە ستودیو میوانمانە بێگومان هەوڵی شەدەین حتا لە ڕۆژاوی کوردستان لە کانتۆنی کوبانیش چاودێرەکان ڕۆژەمە نووسەکان وەربگرین لەسەر دوازانیاریەکان لەسەر ڕەوشی کوبانێ. بەڵێکای حەسەن بەخێر بیت. زۆر سپاس بۆ کوبانێ ئێستا بۆتە ناوێک کە غەریب نییە لە مشکی هیچ کەسێک لەم دنیاە کە تووزێ متابعی ڕەوشەکە بکە. بە تایبەتی ئەو بەرخودان و بەرگریەی کە زیاتر لە مانگێکە کوڕۆکیچانی کوبانێ شەڕوانەکان لە بەرامبەر چەکدارانی داعش لە بەرامبەر ئەو هێزە زۆر نابەرامبەرە بەردەوامەکەن. سەرنجی بەڕێستا. بەڵێ هەروەکو جەنابیشی دیشارت پێ کرد کۆبانی ئێستا بوو لە پار ئەمدەمانە شارێکی بچکەلای نەبوو کە زۆر کەس نەیدەناسی بەڵام ئێستا بۆتە ڕەمزی مقاومەت بۆتە هێمایەک کە لە هەموو دنیا دەیناسن. ئەمەش خۆی بەرهەمی ئەم ماوە یەکمانگە نییە. ڕاستە لەم یەکمانگەدا هێرشی دەوڵەتی ئیسلامی زۆر وحشیانە و چروپڕ بە هەموو چەک و تەقەمەنێکی ئەمڕۆیی هێرشی کردوتە سەر. بەڵام خۆراگری خەڵکی کۆبانی خۆراگرێکی جەماوەریە کە بەرهەمی 2 ساڵ لەوە پێشیشە. ئەو 2 ساڵە لەم 2 ساڵەدا ئەمان دەسەڵاتی جەماوەری خۆیان دامەزراندووە. ئەمە زۆر گرینگە و ئەم دەسەڵاتە جەماوەریە کە خۆیان حازر کردووە بۆ ئەم بربەرەکانی ئەو مقاومەتە. یعنی ئەوەی کە ئێستا لە کۆبانی لە ئارادایە پارێزگاریە لە مافی ئینسانی پارێزگاریە لەو دەستکەوتانەی کە لەم ماوەیەدا خەڵکی کۆبانی بەدەستی هێناوە. کاتە لەم چارچەوەیە بەرپرسەرەتی لایەنە کوردیەکان چییە لەسەر ئەوەی کە ئەوەی لە کوبانێ هەیە بکرێتە ئەزمونێ بکرێتە تەجروبێک بۆی بێگومان کوردستان هەمووی لە ڕۆبەڕووی تەحەدیاتە ینی هەموو پارچەکان بەبێ بەڵێ ڕاستە کوبانی تا ئەوجەیە کە دەگەڕێتەوە سەر لایەنگری و هەڵوێستەکان دیارە هەڵوێستی زۆر کەس و زۆر لایەنی سیاسی لەگەڵە. جارێ هەڵوێستی هەموو ئینسانێکی ئازادی خواز و هەموو ئینسانێکی بەرابەری تەڵەب و هەموو ئینسانێکی حەق تەڵەب ئەوە لەگەڵ کۆبانیە نەکرد لە کوردستان بەڵکو لە هەموو دنیا. هەر لە ئێراندا لە ئێرانە وەندێکە ئێمە ئاگادارین خەڵکانێکی زۆر لە ڕووناکبیر و نووسەر و هونەرمەند و کەسانی سیاسی کۆنەکاری ئێرانی لە هەموو نەتەوەکان ڕاگەیانیان دەربڕیوە لە تۆماری سەدان کەسیدا پشتیوانیان کردو لە کۆبانی. ئەمە دیا لە کوردستان لەسەر ئاستی جەماوەریش لە ڕۆژهەڵاتی کوردستان خۆ پیشاندانی فراوان ئەنجام درا. بەڵێ ئەوە ڕاستە چونکە لە ئەسەر ئاستی جەماوەری ئێمە بەش بە حاڵی خۆمان هەر لە ڕۆژی ئەوڵەوە بانگەوازی کۆمیتەی ناوەندیمان دەرکرد و لەم بانگەوازەدا بانگەوازی کۆمەڵانی خەڵکی کوردستانمان کرد لە ڕۆژهەڵات کە بێن ئەوەی کە لە دەستیان دێ بیکەن و ئەوەی کە لە دەستیشیان دێ ئێستا هەروەکو ئێوەش ئشارەتان پێکرد گەمارۆ دراوە کۆبانی بە ناکرێت زۆر شتی بگەێنێ. بەڵام هەست و سۆزی هاو چارەنووسی و هەروەها دڵگەرمی بۆ کۆبانی هەیە و خەڵکانێکی یەکجار زۆر. بەڵام تا چەند گرنگە ئەوەی کە بینیت لە ڕۆژهەڵاتی کوردستان لە هەموو شارەکان خۆپیشاندانی بفراوان حتا زۆر چاودێرەکان پێشەوەتی ڕۆژهەڵات خەوتووە. بەڵام لە چارچوەی ئەو خۆپیشاندانە شتێکی دیکە هاتە بەرچاو لە پارچەکانی تری کوردستان حتا لە ئەوروپاش. تا چەند گرنگە حەزبە کوردستانیەکان ئەرکیان چییە کە ئەم ئیرادە و ئەم یەکتر قبولکردن ئەم یەکتر بەهاو دەنگی ئەمە پۆلێن بکەن لەسەر جەماوەر و بە ئاراستەیەکیشی لەسەر بکەن. بەداخەوە یەک هەڵوێست نین حیزبەکان
تاوجەیە کە دەگەڕێتەوە سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ئەمە زۆر درەنگ و زۆر بەخاو خلیسک هەڵوێستیان گرت تەنانەت وەختێک هەڵوێستیان گرت کە خەڵکانێکی زۆر هاتنە ڕژانە سەر شەقامەکان و پشتیوانیان کرد لە کۆبانی ئەمە دوایی وەدرەنجی کەوتن یعنی بە دوویدا هاتن دنا هەر ئێستاش چاویان لەوەیە بزانن پاساو چییە بۆ ئەوە کە درەنگ وەخۆکەوتون یا پاساو چییە بۆ ئەوە کە قسەیان نەکرد و هەڵوێستیان نەگرتووە ئەمە مشکلێکە کەواتەوە کۆتوتی شارە جۆڵاو و پیشاندان کرا ئەوسا حەزبەکان هاتوونەتە دەنگ کەواتە ئەمە مەشروعیەتی حەزبەکان لە ناو خەڵک و ئیرادەی بەرپرسەرەتی ئەمە لە چێ؟ هەر کەس هەر حیزبێ و لایەنێک بۆ خۆی دیارە مەجموعەیە کەسی هەیە کە قاعدەی جەماهیریە لە واقعدا لە ناو خەڵکدا هەیەە بەڵام دەبێت هەڵوێستەکان لە ئاستی ڕێبەرایەتیدا بگیرێ بۆیە ئەوە تاوجەیە کە دەگەڕێتەوە سەر هەڵوێستی خەڵک بە عام لە کوردستانی هەموو لایەنگری هەموو لایەنی سیاسەکان وەک دەزانن کوردستان بە تایبەت لە ئێرانیش هەموو کەس لایەنی سیاسیێنی هەڵوێستی سیاسی هەیە بەڵام ئێمە کە بانگەوازیمان مانجێک لەوە پێش بوو ئەوە کە خەڵک بێنە خەیابان و پشتیوانی بکەن جوابدانەوە بوو و قبولیان کرد چونکە بە هەڵوێستێکی دروستی سیاسیان لە قەڵم دەدا و ئەوەی کە ئێمە بۆ ئێمە دێتەوە ئاگاداریەکان خەڵکانێکی یەکجار زۆر حاضرن هەرچی لە دەستیان دێ بۆ کۆبالێک حەسەن ئێمە ئێستا شەچینە لای شاندیە ئێنارتی ئەیاس کەرەم لە سنوورێ باژارێ کۆبانیە دیگەلمەیە بەلێ یاس دەم باش داوی زانیاریە مەدانی گەلو ئانها لە کۆبانێ چاوایە دوو شەف لە گۆر ژێدەرێ نییە پێگەویە پێژێ دەگوتن گۆداعش گەرمترین و چڕترین و یەکلاکەرترین هێرشێ بۆ سەر کۆبانێ ئەنجام دەدە دنهادا ڕەوشە چاوایە وێرێ بەڵێ لەشەوا دەربازبووی حیانی سەرسبەیە ئیرۆ بتایبەت بە ڕۆژهەڵاتی کۆبانەی شەڕێن زۆر گیران دناوبەرە شەڕوانên یەکێ و لەدارێن داعش قەومین لێ li gorî wan agahiyên bi dest nekete li hin jêderan li nava şervanên yekekê şervanên yekekê li rojhilatê Kobanê şeva derbasbûyî karîne hinek pêşvetûna bikin li heman dem de li rojavayê Kobanê jî şervanên yekekê doh şev karîne jêdiya bi dest bikin ji wan jî niha da rojavayê Kobanê nêzî gire radyo jê ratibêjin بونکو گرک استراتژیک اگر هاتو او گر به تمامی تدبیر کنترل شهروان یتنگه کنترل کردن او گریجه کو شهروانان دگون نیز بوده او دمت داعش مجبور دبید به چند کیلومتر روشاوای کوبانیجی دور بکوید لأواس سر سبايا ايرو دهات بيتن داعش بطوبين دور هاويش تدين جارا دوبارانا نيزي درگه فرمية نظارا كوباني و باكوري كردستان اجد ده همان دم دسته طوبين دور هاويجن تكدارين داعش زيده کرن لنيزي بنكه كستر بازيه لشكرين تركيا انجام ادامه هر ها گلات طوبلنيزي و لشكري تركيا كفت سه تانکین لشکریین ترکیه لوی خاله بود هر سه تانک پاشک شکر او خال جول کر بتنی هندک پاسوان نهادا لسر لوی خاله نیزی سنوره باکوری کردستان بله ایاس اگر ام بحث آلی ترکیه بکن آلی باکوری کردستان گلو لور دکارن دنهادا کبتنی درگاه آلی کارین مروفی جبو کانتونا کوبانی بگن آن هاتو چو آن خرفبونا خلک باکوری کردستان و که پشتوینه که امنیه پشگیریه جبو کوبانی لسر سنور چاوایه ناجی آلی روشاوای کوبانی هند خلک کوبانی تشت آوالی ویدیو سنور بوی هند خلک جوی لور کن بونا که دخواستم در بازی کوبانی بمله پولیس ترکیه رینا در تنانت هند گلجی بردان اوان ولاتین سویل دهمان نمدل درگه فرمی بتو آوائی که رینا دن تو حالی کاریه که مروی بچن آوا کوبانی نالی کارین دستگیریم پزشکی جبو هاتو دنوا شردا بریندار جبون جبال شروانین یفتگی به تمامی درگه سلور داخستیه به تمامی لشکران بله او کالاسیونه انکویزی نفنتوی گلو دنادا تو بارانا ین هرشن اسمانی هنه بو سر بنگهن داشر در دورین کوبانه دنهادا او دمن هم جلوه داغبین بدنگیک تمامی لسر باجر ده تمامی بدنگی ہے لشوا در بازبوی دی صحتا حیانی سر سبا ایرو چندین جاران بالا فرن شرکرین امریکا و هفتایمانین و
طوبالان بچری طوبالان در دور کوبانه بله. دهمان دمده دیرو بود دم دو جارا بالا سرین شرق امریکای لسر آسمان کوبانه دا زبریان لی تو بنگه و بارگاه جگدار داعش ایان ها بمباران نکرینه او اگر زور کرتی بجی به آوی که گشتی روشا وان هر سه چپرین کو داعش ایرشی لسر دکتا کوبانه دنها دا تقاهی نینه گلو نخیر تو جورت تفرق ناهی تکرن اما ملج شروان آجید بهیست اما دو داعش ودی تو شیش کسنه کامازن بونه طایبت روشالات کوبانی بله یاس کرم شان دیمه کوبانه بله کای حسنه که جده او پیام نیریه ما بوشان نردراوی تایبتی نارتی بولا کوبانه اگر تو لقسکانی تگیشت بی سرنجی تو لسر قسکانی و دون داعش گورترین و یک لاکروترین هیرج بسر کوبانه انجام داره او سا شکستوه یعنی شکستوه نک پیش روی نکردوه شکستوه اما چه پیامی که ئەمە پەیامی خۆراگریە پەیامی ئەوەیە کە بە ئیرادەیەکی پۆڵاینەوە و کەسانی کە پارێزگاری لە مافی خۆیان دەکەن پارێزگاری لە دەستکەوتەکانی خۆیان دەکەن جەماوەری بۆتەوە قسە لەوە نییە کە حیزب و لایەنێکی سیاسی بێت ئەو هەڵوێستە بگرێت قسە لەوەیە کە ئەم دەسەڵاتدارێتە بۆتە دەسەڵاتدارێکی جەماوەری و جەماوەرەکە لەم ماوەی 2 ساڵەدا بەرهەمی ئەو دەسەڵاتدارێتیان کە بریتێ لە ئازادی لە اعتماد بەخۆ لە خۆ بەڕێوەبردن بە شێوەیەکی باش و بەرگریکردن لەوە کە کوردستان وێران بێ بەرگریکردن لەوە کە کوردستان ببێتە ناوچەیەکی شەڕ ناوچەیەکی کوشتار ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە کە بە حەقا بە حەق ئەو تاکە دەواازە بوو کوانتۆنی کوبانی لە تورکیاوە لە باکووری کوردستانەوەڕوە تا ئێستا وەکو نێردراومان ئەڵێ تورکیا حتا بوو یارمەتی مرۆویش ئامادەنی ئەم دەرگایە بکاتەوە تورکیا هەڵوێستێکی بێغایەت ڕیاکارانە و فاشیستی لە خۆی نیشانداوە تورکیا بە هیچ وەج حاضر نییە هیچ گۆنە دەسەڵاتێکی کوردی لە هیچ پارچەیەکی کوردستاندا ببینێ ئەوەی کە ئەم داعش ئیجازەیاندا داعش بێتە ناو کوبانی و نزیک ئەوێەوە هیچ هەموو تانکەکانیان هێنابوو لەسەر مەرز دایان نابوو معنای ئەوەیە کە یارمەتی دەکەن لەو ماوەیەدا پێ ئەو زانیاریانە کە بە ئێمەش گەیشتووە تورکیا هەموو جۆرە یارمەتێکی داوە بە داعش ئاسانکاری بۆ کردوون هاتوچۆی بۆ موێسەر کردوون یا چەک و تەقەمەنی لە ڕێگای تورکیەوە پێگەیشتووە بەڵام لەو بەریەوە هیچ ڕێگایەک و ئیجازەیەکی نەداوە بۆەکە یارمەتی بەواتە ئەو خۆڕاگیری کوبانێک کە زیاتر لە مانگێکە بەردەوامە بە تایبەتی لەو ئەو هەموو ئابلوقی لەسەرە حتا مناڵەکانی ئەوانی بە هەزاران کەس هاوڵاتیانی سڤیل لە ناو کوبانێنە نانیان دەستناکەوێ بخۆن حتا بەرپرسکین مناڵەکانیان بەخێوەکەن پێت وایە ئەمە بتوانێت تەوازنی هێز بگۆرە ئیتر ئیرادەی تورکیاش بگۆرێ لەوەی کە بەردەوام دژمناتی کورد نەکە مهم نییە دەزانین لە تەوازن و لە هاوسەنگێکی هێزدا ممکنە تکۆبانی سەرکەوێ یا ممکنە سەر نەکەوێ بەڵام ئەوەی کە تا ئێستا هاتووە ئەوەیە کە دەرس و ئەزمونێکە بۆ هەموو خەڵک کە دەتوانێت لە بەرابەر ئەو هێزەدا هێزێکی وەکو دەوڵەتی ئیسلامیدا کە ئەرتەشی عێراقی بە چەند سەعات ڕاماڵی مانجێک و 4 ڕۆژە خۆڕادەگرێ دەبێ ئەو دەسەڵاتدارانە لە ناوچەکەدا بزانن کە دەگەڵ چێ ڕوبەڕوون دەبێ بزانن کە ئەو سیاسەتێک کە گرتویانە کەواتە ئەمە بەس نییە لەوەی کە ئەمە تەوازنی هێز گۆڕابێ ئەمە کۆتوالی ئەمە بەس نییە ئەوەی تا ئێستا کراوە تەوازنی هێز گۆڕاوە بەڕای منیش لە ئەفکاری عمومی لە بیرروڕای گشتی جیهانیدا و تەوازنە گۆڕاوە هەر ئەوە کە ئێستا هێزی هاوپەیمان بە ئیستلا دێت و هەرچەند وەدرەنگیش دێت هێندێک لە شوێنەکانی داعش دەدا ئەمە معنایەوەیە کە ئەم خۆراگریە بۆتە هۆیەوە کە ئەوان بینێتە سەر کۆبنەوەی ئەمریکا بەرپرسەکانی ئەمریکا ڕاستەوخۆ لەگەل ساڵح موسیم وەکو بەرپرسی یەکەمی ڕۆژاوی کوردستان ئەمەش تا چەند پەیامێکی ئەوەیە کە لە ئاستی نێودەوڵەتیشە ڕوئیایی سیاسەتی نێودەوڵەتیش بەرامبەر ڕۆژاوی کوردستان گۆڕاوە وەکو جاران نییە لە ڕاستیدا سیاسەتی نێودەوڵەتی لە ناوچەکە زۆر هەستیارە ئێمە وای تێدەگەین کە سیاسەتی نێودەوڵەتی لەگەڵ تورکیا هێندێک کەوتۆتە کێشەوە چونکە تورکیا زیێدەخوازی دەکات لە ویست و داخوازیەکانی تورکیا ئەو شتانی کە داخوازێتی بە حەق نییە و لەگەڵ بەرژەوەندی ئەوان ئێستا یەک نایەتەوە بۆیە هەر تورکیا نییە کە دەبێ داخوازی خۆی دیاری بکە بەڵکو دەبێ
ئەوانیش هێندێک داخوازی لە تورکێدا کەواتە لە ئێستادا ئەو هاوپەیمانەتی نێودەوڵەتیەی دژی داعش پێکێنرا 50 وڵات لە وڵاتە زلهێزەکانیش تێدان دژی داعش لە هێزی زەمینی تاکە هێزی زەمینی کە زۆر بەهێز ڕوبەڕووی داعش بێتەوە هێزی پێشمەرگە و شەڕبانەکانە. ئایا بێگومان ئەمریکاش ئیشی لەسەر یەکەم شت بەرژەوەندی خۆی ئەپارێزێ، بەڵام بەرژەوەندی خۆی بە هێزێکی ئەپارێزێ کە هێزێکی کاریگەری هەبێ. لە ئێستادا کورد لە هەموو هێزەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێزێکی کاریگەری چەکداری هەیە کە ڕوبەڕووی داعش بێتەوە. ئایا ئەمەش کورد ناکێتە هاوبەشێک لە چەرچێ ئەو سیاسەتی ئێستای هیوادارم نەبێ، هیوادارم کورد نبێتە هاوبەشی ئەو کارانە ئەو سیاسەت و پرۆژانە کە ئەمریکا لە منتەقەدا هەیەی و تا ئێستا لەسەر پێی خۆی ڕاوەستاوە ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانی دەیانتوانی زۆر زوو بەرگری بکەن ئەگەر منزوریانەوە باە زۆر زوو بەرگری بکەن و نەی هەڵن داعش، یعنی ئەوان وەختێک بە تیارەکانیان نەفەر و ئینسان دەپێکێ لە دوورەوە لە هەزاران کیلومترەوە تەواوی ئەم قافڵەی هێزی داعش بێدادێت ناتوانێت نازانێ معلومە، یعنی داعش ئامرازێکە بۆ بەڕێوەبردنیە سیاسەتەکانی دەسەڵاتداران لە منتەقە. بەڵێ کەرێمە بێنجارێکی دیکە لەسەر مەسەلەی کورد لایەنە سیاسەکانی کورد ئەو ڕەوشەی ئێستا و تا ڕۆژەوە کرد تەماشاکەی لەسەر ئاسیای چارپارچەی کوردستان لە ئەوروپا و شوێنانێک کە کوردی لایە کورد لەسەر پێەیە. کورد خۆ پیشاندانەکە کورد حتا نیمچە سەرهەڵدانیشەکە لە باکووری کوردستان، کورد بەرخۆدانەکە لە باشوور و لە ڕۆژهەڵاتی کوردستان. تا چەند لێرەیە ئەرکی لایەنە سیاسەکانی کوردستانە چۆنیەتی ئیدارەکردنی شارعی کوردستانی بە شێوەیەک لەسەر هێلی نەتەوەی کە زیاتر ئیرادەی خەڵی توکمە بکەن خەڵی بەرگری لە خوبکە. بەڵێ ئەو شتەی کە جێی ڕەخنەیە بۆ هێزە سیاسەکانی کوردستان و ناسیۆنالیستەکان ئەوەیە کە ئەوان کە داوای مافی کورد دەکەن و بەردی مافی گەلی کورد لە سنگ دەدەن بۆ دەبێ ئاوا درەنگ هەڵوێز بگرن، بۆ دەبێ شەرعیەتی کۆبانی و شەرعیەتی کانتۆنەکانی دیکەی ڕۆژاوا بەڕسمی نەناسن، بۆ دەبێ تا ئێستا یارمەتی نەکەن ئەوە پاساوێکی زۆر ناجێکەوتۆوە بۆ هیچ کەس جێ قبول نییە کە بڵێ بە دەلیلەوە کە پاوانخوازی لایەنێکی سیاسی تەسیری هەیە لەسەر کۆبانی و سوڵتەی هەیە ئەمن لەو کانتۆنان و لە شەرعیەتی دەسەڵاتدارێتی خەڵک لە منتەقەی خۆیدا لە کوردستاندا پشتیوانی ناکەم. ئەمە بەداخەوە کەواتە لە ئێستادا دوێنێش کە ئەو 38 ئازابەی لە هەولێر کۆبوونەتەوە لەسەر ئاسیای چارپارچەی کوردستان پێت وایە بەسکوبوونەوە بەس بێ یان دەبێ ئەوانە بگەنە و قەناعەتەی کە دەبێت استراتیجێکی نەتەوەی هەبێ چەترێکی نەتەوەی هەبێ هەمووی لە چارچەی ئەم چەترەیە ئیش بکەن، ینی هێز تەغزیە لەم چەترەیە وەربگەن لە ڕووی یاسایەوە لە ڕووی هێلی سۆر کە ئەم لایەنە چون ئیش بکەن. ڕاستە خۆ بە هەر ئەندازە کە هێزەکانی هەموو پارچەکانی کوردستان بتوانن هەڵوێستێکی یەکگرتوویان هەبێ بەرامبەر بە ئەم هێرشانە کە دەکرێتە سەر کۆبانی و لە پشتیوانی لە خەڵکی کۆبانیدا زۆر دەتوانێت چارەساز بێ، زۆر دەتوانێت جێگای دڵگەرمی بێ بۆ ئەو شەڕوانانەی کە لە کوردستان ئێستا لە بەرابەر داعشدا شەڕ دەکەن. پێویستەوە ئەرکی ئینسانیە، ئەرکی بە هەرچی حسابی دەکەن، ئەرکی ئینسانیە، ئەرکی حەسەن تەنیا باسی کوبانێ نەکەن فەرموو لە ڕۆژهەڵاتی کوردستانیش لەوانەیە ڕۆژانە گەنجانی کورد لە سێدارە بدرێت لەسەرەوەی کە کوردە بیانوێک با دوزرێتەوە نەزانم چی و چی و چاڵاکوێنان و تا دوایی هەر هەناسەیان هەناسەیان لە کورد بریوە لە ڕۆژهەڵاتی کوردستان. هەنی ئەمەش بخۆی پرسێکتر نییە چی بکێت کە فێلەن کورد گوتارێکەوە بەشە بێ بتوانێت ملەتەکەی خۆی ئاراستە بکە وەکو کوبانێ بکاتە تەجروبەیەکە تو پشت بەخۆی ببەسی ئیرادەیەکی بەهێزی تەبێ هیچ دژمنێک ناتوانێت زەفەرت پێ بە. ڕاستە ینی ئەو ئیرادەیە خۆشببختانە هەیە لە ناو جەماوەری خەڵکدا، ئەم ئیرادەیە دەبێت تەقویت بکرێت، دەبێت دەبێت ئیدارە بکرێ و دەبێت بەرەو پێش بچێت، دەبێت سیاسەتێکی دروستی لەسەر ڕێدا بنیت. تۆ ناتوانانی لایەکەوە لەگەڵ دیکتاتۆری جمهوری ئیسلامی کە تا ئێستا فقط کاری داپلۆسینی خەڵکی کورد بووە و هەموو دژایەتێکی دەگەڵ هەموو حەقێکی خەڵکی کورد کردووە بێ واردەوە بی کە گۆشە چاوێکی پێێتەوە بێ یا بتوانێت بە شکلێک لەگەڵی دانوستان بکەیت. ینی ئەمە استراتێژی هایی جۆرا و جۆر هەیە ئەوە واقعیە لە بینی هێزەکانی سیاسیدا. ئەم استراتێژیانە دەبێت بە دیالۆگ و بە هێزی بە فشاری هێزی جەماوەر بتوانن لێ ببنەوە.
ئەو خۆ پێشاندان و چاڵەکەنێک ئێستا کرێت کۆمەڵی گەنجی خوێنگەرم گەنجی ئەم سەردەمە ڕابەراتەیەکە پێشڕەوەیانەکە پێت وایە ئەگەر حەزبەکان لەو فۆرمەی ڕابردووە لەو فۆرمە سیاسی لە ڕابردووە بمێنەوە کار بکەن ئێدی سەردەمیان بەسەرچێ پێم وایە چونکە نیشانی داوە هەر لەم ماوەیەدا لەم ماوەدا نیشانی داوە کە ئەوان لەسەرەوە ڕاناوەستن کە حیزبەکەی خۆیان داخوا دەڵێ چی دێنە خەیابان دێنە سەر شەقام بۆ ئەو پشتیوانی لەم حەقانیەتە کە ئێستا لە کۆبانیدا هەیە بەڵام هەند یعنی ئێمە بەڕاشکاوانە هەروەکو باسم کرد بەڕاشکاوانە هەر جیالەوە کرد لە 2 ساڵ لەوە پێشەوە پشتیوانیمان لە ئەم ڕۆژاوا کردووە لە مانجی ڕابردووشدا ڕاگەیاندن و بانگەوازی کومیتەی ناوەندیمان بۆ خەڵک کردووە لە کوردستانی ئێران و جوابیشی وەرگرتوێتەوە ئەوەی کە ئێستا دەبینین بە پەرچەمی سوورەوە دێنە سەر شەقام لە حاکمیەتی جمهوری ئیسلامیدا لە شارێکی گەورەی وەکو سنە یا لە مەهابادیە لە سەقز و بۆکان و شوێنەکانی دیکە ئەمە نیشانەی ئەو هاوجهەتیەیە کە خەڵکانی تا بەسەڵی کەشقەوە چۆن لە ڕۆژهەڵاتی کوردستانیانی ئەوەی کە ئێستا کراوە مەترسیە گەور ئەنکۆ ترسە گەورە کەشقاوە ترس معلومە شکاوە دیارە جمهوری ئیسلامی سیاسەتەکەی سیاسەتێکی لە هەمان کاتدا سیاسەتێکی فری و کارانەیە زۆریش بە ئەستەم حرەکەت دەکات ینی نیگەرانی ئەوەیە کە نوکی ئەو پەیکانە ئەو ئێترازە توودەیە خەڵکیە بگەڕێتەوە سەرخۆی هەرچەند نەیتوانیوە تا ئێستا پێی وابووە پێی خۆشە ینی ئەو کێشەیە کە لە کۆبانیدا هەیە بە قازانجێتی پێی وایە ئۆپۆزیسیۆنی بەشار ئەسەد لاواز دەکا بە هەمویانەوە و بەشار ئەسەد نەفەسێک دەکێشێ بۆەوە کە بەشێک لە ئۆپۆزیسیۆنەکەی بەشەر بدا دەگەڵ یەکتر ئەمە سیاسەتی جمهوری ئیسلامیە کە لەوە کەڵک وەردەگرێت بەڵام لە هەمان کاتدا لەگەڵ تورکیەش ئەو کێشەی هەیە پێی وایە دەتوانێت ئێترازات و هەڵچوونەکانی خەڵک بەرەو تورکیا بەرەو دژایەتی لەگەڵ تورکیە بەرێ بەڵام ئەوە نەکراوە بۆی بەڵکو ئێترازی خەڵک چۆتە سەر بیرۆکەیە کە ئەڵێن ئەو زۆربەی ئەو حەزبەکان کە ئێستا بەدەیان حەزبە لە سەراسەر چارپارچەی کوردستان هێشتا حەزبی تەقلیدی و کلاسیکن حەزبی پراگماتیینە کە بتوانن خۆیان لەگەڵ قۆناغی ڕەوشەکە بگونجێنن زۆربەیان کەواتە کە ئەمە بێ ئەم حەزبانە پێویستە چ بکەن ئەن دەبێت چون بەر هەستی بەرپسەراتیان هەبێ بەخۆیان دانێنەوە معلومە لاوااستریش دەبن بەڵێکە لەمە پرسێکی دیکە بکە مەسەلەی کۆنگرەی نەتەوەیەکی کە لەو پرسانە کە زۆرترین قسەی لەسەر کراوە ئەنجام درێ و ئەنجام نەدراوە زۆر ئاڵێن حتا پێشتر میوانێکمە بوو ئەلی کەریمی ئاڵێ لەبەر ئەوە بوو ئەو هێزانەی ئەو حەزبانە کە بەڵادەستن لە ئاسی کوردستانی گەورەیە ئەو ویسی هەیمەنە هەبێ ئەو ویسی هەیمەنە هەبێ لە ئێستادا تا چەند ضرورەتێکی گرنگێکە کورد ئەجندایەکە بێ بتوانێت لە ئاستی دەریشەوە بەو شێوەیە تەعامل بکات ئێمە پێمان وایە بوونی ڕێکخراوێک وەکو کۆنگرەی نەتەوەیی زۆر جێگای خۆیەتی و دەبێ بکرێەوە لە هەر شوێنێکیش هەوڵێکی ڕاستەقینە و دڵسۆزانە دراوە بۆ پێکەنانی کۆنگرێنەوەی بەشداریمان تێدا کردووە و قسەی خۆشمان کردووە و ئەو سیاسەتانەی کە ویستویەتی بە قەولی جەنابەت کە دەیانەوێت هێزێک دەیهەوێت دەسەڵاتی خۆی بخاتە سەر و بەلای خۆی دابچێشیە ئەوەشمان لە قاوداوە بەڵێ ئێمە پێمان وایە کۆنگرەی نەتەوەی نابێت بێتە ئامرازی تەسفی حسابی هێزەکانی سیاسی لەگەڵ یەکتر نابێت بێتە ئامرازی بەڕێوەبردنی سیاسەتی لایەنێکی سیاسی کۆنگرەی نەتەوەی وەزیفەی ئەرکی خۆی هەیە لە هەر بەشێکی لە کوردستان ئێستا ئەگەر کۆنگرەی نەتەوەی سەری گرتپایە هەر پارەکە کە هەوڵەکانی دەستی پێکرد ئەگەر سەری گرتپایە ئێستا دەیتوانی لە ئاستی کۆبانیدا زۆر ئەرکی لەسەرشان بێ هەر ئێستا کە ئەوەی ئێوەش باستان کرد لە کوردستانی ئێران جمهوری ئیسلامی پۆل خەڵک ئەعدام دەکا و هێرش دەکاتە سەر خەڵکووە کۆنگرەی نەتەوەی دەیتوانی دەنگ و هاواری ئەم خەڵکە بێ کە لە کوردستان دەکەوێتە ژێر زەخت و فشارەوە هەر لێرە لە تورکیە هەروە لێرە هەروە کەواتە ئیرادە و بیرۆکەی بە ئامرازگرتنی بەرژەوەندی ئامانجەکانی خەڵکی کوردستان تا چەند وەکو زۆر جار ئینتیباعی شەرعی شەمەیە بۆتە بەرنامەی حەزبەکان کە حەزبەکان بە جددیش لەسەرەکەن بە شێوەیەکی گشتی دەبێ وابێ دەبێ بە شێوەیەکی گشتی کار لەسەرەوە بکەن کە ئەم ئامرازەیەنی ئامرازی کۆنگرەی نەتەوەیی ببێتە ئامرازێکی نێونەتەوەی مەبەستم حەزب هەموو کاتێک ئامانجەکانی گەل وەکو مەبەستێکە و ئامرازی بخۆی بەکارێنی زیاتر خۆی لە مەبەست بوو لەوەی کە خەڵکی ئامانجە بەرژەوەندەکانی خەڵک لە مەبەست بێ
دەبێ وابێنی خەڵک دەبێ حیزبی سیاسی دەبێ پێش ئەوە کە حیزبایەتی بکە بۆ دەسەڵاتدارێتی بداتە دەست جەماوەرەوە نەگەوە کە دەسەڵاتدارێتی حیزبی دابسپێنێ بەسەر کۆمەلگادا ئەوەیە کە بە هەر ئەندازەیەک لە بەرژەوەندی حیزبەکانی شەگەرەوە کارە بکەن هەر ئێستا ئەو خۆراگرەی کە لە کۆبانی هەیە بەرهەمی ئەمەیە کە دەسەڵات دراوەتە دەست جەماوەرەوە کەواتە ئەزمموی یەک دو ساڵ کەمتر یان زیاتری ڕۆژاوی کوردستان کە ئەوان ئەمە لەم ساڵە ئابلوقەیەکی گشتگیریان لەسرە چەک بۆ خۆیان دروستەکەن ئەمە 3 ساڵە شەڕی جەبهەتە نووسڕیان کردووە و شەڕی داعش و تا دوای کردووە ینی تا چەند لە چاو ئەزمموی باشووری کوردستان بە جیاوازیە بینی ئەزمموونێکی زۆر بە نرخە بەڕایی من ئەوەی کۆبانی و ئەوەی کانتۆنەکانی دیکە شەروە هەروەکو کتم کەمترین قازانجیەوە بۆ کە کوردستانی پاراستۆ لە وێرانی و لە شەڕ کەمترین ئەوەیە کە لە کوشتار پاراستوێتی بەڵام زۆرترینیش ئەوەیە کە ئێستا دەیبینین یعنی بەرگریکردن و پاراستنی دەسەڵاتی خۆ ئەمە دەرس و ئەزممون نەکرد بۆ خەڵکی کۆبانی و ڕۆژئاوای کوردستان بەڵکو بۆ هەموو خەڵکی ناوچەکەش کەواتە بوو تا ئێستا حتا باشووری کوردستان لە مەخیرەیە پەرلەمان بریاری دەکە کانتونەکان بناسرێنێ تا ئێستاش حزب هەیە لێرە حتا حزبی ڕۆژاواش هەیە احتراف بەو کانتون و بەو ئەزمونە ناکە بەداخەوە بەعزە لە حیزبێک گوێیان لە دەمی کەسی دیکەیە کە قسەیان بۆ بکە بۆ خۆیان سەر بەخۆ نین بۆەوە کە یا ڕاست ناکەن بەرژەوەندی هەموو کەس دەزانێ بەرژەوەندی خەڵک لە چیدایە بەرژەوەندی بەڵام ئەوە دەبێت بزانین کە بەعزێک بەداخەوە لە حزابی سیاسی بەشێکی زۆریان بەرژەوەندی حیزبی دەخەنە پێش بەرژەوەندی جەماوەر کەواتە ئەم حزبانە تا چەند گرنگە زیاتر خەڵکی وریا بێ لە تەعاملیان بەڕای من خەڵک وریایە خەڵک دەزانێت کە چی بکە بۆ نمونە 5 ڕۆژە زیاتر لە 5 ڕۆژە لە شاری دۆی کۆبوونەوە لە نێوان شاندی خۆسەری دموکراتی ڕۆژاوی کوردستان کەسێک کانتونەکە بەرەوە بە لەگەڵ ئەنجومەنی کورد هی سووریا کە چەند ئەحزابێکن هاتوون لە هەولێرن و لە دەرەوەی وڵات دانیشن ئەوان قەت احتراف تا ئێستا بە کانتونەکانی ڕۆژاوا ناکەن تا ئێستا ئەنجامی نەبووە ڕاستە چونکە ناتوانین حیزبی سیاسی جیا لە بۆچوون و قازانج و بەرژەوەندی سیاسیش فەرز بکەین حیزبی سیاسی تعلقی هەیە بە بۆچوونێکی سیاسی مشخص یعنی هەر حیزبەی استراتێژێکی بۆ خۆی داناوە کە لەو استراتێژیە پەیڕەوی دەکات جا بەعزێک لەو استراتێژیانە لە بەرژەوەندی حیزب و گروهی سیاسیە بەعزێکیش پێیان وایە ئەم استراتێژیت دەبێت لە بەرژەوەندی خەڵک و بزوتنەوەی کۆمەڵایەتی بێ و بەرژەوەندی حیزبی سیاسی ئەگەر دەگەڵ بەرژەوەندی بزوتنەوەی کۆمەڵایەتی یەک نەگرێتەوە ئەم حیزبە شەرعیتی خۆی لەدەست کەواتە دەستەموکردن بەسیبەرکردن بە ئامڕازگرتنی حزبەکان مەسەلەن حزبێکی گەورەیە چەندین حزبیتە لە دەوری بەری خۆی کاتەوە ئەڵێن ئەمە لە کوردستان ئەزمونێکی باوان هەوڵا دەبەرێ حزبێک لە پارچەیەکی تر ئەجندای خۆی بسەپێن ئەمە ئەجندایە لە پێناوچی ئەم سیاسەتە چۆن لە پێناو بەرژەوەندی خۆیان ئەمە لە پێناو بەرژەوەندی خۆیان حیزبیە لە پێناو بەرژەوەندی تاکە ئەمە بە هیچ ناگا کاکە چونکە تۆ ئەگەر ئەو کارە بکەی کەسی دیکەشەیە عینی ئەو کارە دەکا و ئێمە لە بەشێک لەو کۆبوونەوانەدا بەشداری ناکەین ئەگەر بزانین بەرەو ئەجندای حیزبی لایەنێک دەچێت لە ساڵانی 90 شەرەوەمان کرد لە ساڵانی 90 لە بروکسل کە کۆبوونەوەی کرابە بۆ کۆنگرەی نەتەوەیی لەوێش هەر بەو دەلیلە ئێمە ئێترازمان پێکردن کە لە قازانج و بەرژەوەندی ئەجندایەکی سیاسی خەریکە بەکار دەبرێ و لە ڕوتی خۆی خەریکە لا دەدا یعنی کەواتە ئەگەر پرسیاری قوتەیمە ئەوە بێت کۆبوونەوەی ئەو 38 ئەحزابە کوردیی لە شەری هەولێر بە تایبەتی لەسەر مەسەلەی کۆبانی ئایا ئەمانە ئەتوانن جیاواز لە کۆبوونەوەی پێشتریان کە خەڵک ئەڵێ هیچ بەرهەمێکیان نەبوو بتوانن بەرهەمێکیان نەبێت بەڵێ چونکە زۆر خاڵی هاوبەش هەیە کە دەتوانن لەسەری ڕێککەون معلومە کە لە هەموو سەر کەواتە ئەو کۆبانیا خۆی کردوتە دیفاکتۆ ئەمری واقعکە ئەمانەشەوە تەعامل بکەن بەڵێ لەسەر کۆبانی ئەوە دەبێت هەرکەس ڕێک نەکەوێت هەرکەس پشتیوانی لە کۆبانی نەکە معلومە دەبێت جوابگو بێت لە تاریخدا بۆ سبحی ڕۆژ بەڵێ حەسەن شەمسی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە زۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس بۆیەوەش بەڵێ تەماشاوانە نیجا حتا بە هەرگەشتناکردن لەڤەر لە ئستودیای نارتی بۆ ڕۆمالکردنا پرسێکردنا گەرما ڕۆژەوێ دخێر و خۆشیاندا